تەوەری سێمی بەرنمەکەمان گفتوگۆ دەکەین بابەتێکی گرنگە پەیوەستە بە گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. یاسای گەشت و گوزار لە پەرلەمانی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە پەسەند کرا، هەنگاوێکە بۆ ئەوی کە زیاتر بژانەوە بەم کارتەوە بە دەربکەوێ. با بزانین دیارترین ئەو بڕگانەی کە یاساکە دیاری کردووە بۆ پەرەپێدانی بواری گەشت و گوزاری چییە؟ زانین بواری گەشت و گوزاری چۆنە؟ ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ بەڕێز عەلی ڕەوف کە بەڕێزیان بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانین. کاک عەلی بەیانی باش بەخێربێ. بەخێربێ ئاخۆ. سەرەتا با بزانم یاسای پێشتر کۆمەڵێک ڕێکار و یاسا هەبوو بۆ ڕێخستنی بواری گەشت و گوزاری لە هەرێمی کوردستان. ئەم یاسا نوێیە چی بۆ ئێمە زیاد کردووە بۆ بواری گەشت و گوزار کە بتوانین لە بواری گەشت و گوزاریە پەرە بەم بابەت و بەم سێکتەرە گرنگە بدەین. سەرەتا زۆر سپاس دەستخۆشی بۆ ئێوە و بەیانی باش لە بینەرانی ئازیز. دیارە سێکتەری گەشت و گوزاری لە هەموو دنیا ئێستا بۆ بە سەرچاوێکی زۆر گرنگ بۆ بایەخدان یاخود بۆ ئەوەی بکرێتە سەرچاوێکی گرنگ بۆ ئابووری و بژانەوەی ژێرخانی ئابووری وڵات و بێتە هاوبەش و هاوکارێکی تەواو بۆ دابینکردنی بوجە و میزانیە و سەرچاوێکی داهاتی باش بۆ دابینکردنی سێکتەر و پێداویستیەکانی کەی ژیان لە هەموو دنیا و دیارە هەرێمی کوردستان و بەتایبەت پارێزگای سلێمانی معالمی گەشتیارێکی زۆر فراهەم و هەیە لە سنووری پارێزگای سلێمانی. دیارە هەر وڵاتێک ڕەنگ بێ تایبەتمەندیەکی خۆی هەبێ بۆ بواری گەشتیاری، بەڵام خۆشبەختانە وڵاتی ئێمە لە هەموو بوارەکانی گەشت و گوزاریە چمکەکان هەمووی بوونیان هەیە. بۆ نمونە لە بواری شوێنەواریە ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین بە شوێنەوار و شوێنی مێژووی، شوێنی تەرفیهی کە بە سیاحەی تەرفیهی باسەکرێ، شوێنی سروشتی و گەشتیاری و سەرچاوی ئاو و سەوزی و کانیا و کارێز و ئەوانی زۆرە ئەمەش بەشێکە. گەشتیاری ئاینی کە ئەمەش هەر سەرچاوێکی کەیە بۆ هەندێک وڵات ڕەنگ بێ گەشتیاری ئاینی سەرچاوێکی زۆر گرنگ بێت کە وڵاتی ئێمەش بە نەکەر ئاینی ئیسلام لە بەڵکو و خاوەنی کڵێسا و مەزاری کاکەیەکان و زەردەشتیان و بۆ نمونە ئێستا لە دەربەندی خان ئەوەی زەردەشتیانی لێیە، لە هەورامان ئەوەی هاواریەکانی لێ کاکەیەکانی لێە، کڵێسایی مەسیحیەکانە حوسەینیە، بێجگە لەو مزگەوت و شوێن ئاینەکانی خۆمان کە مزگەوتی گەورەیە، مزگەوتی بیارەیە، زۆر شوێنی ئاینی و تەکیە و خانەقە ئەمانە هەموو سەرچاوی گەشتیارن یاخود گەشتیار ڕووی تێکە. شوێنی بۆ نمونە ئێستا سیاحەی سەودا، سیاحەی سەودا کە پێوترێک گەشتیاری ڕەش کە خۆی بینێتەوە لەو گەشتیارانەی کە یەن بۆ بینینی مۆنەمنت و شوێنەکارە سادبارەکان. لێرەش هەر ئێمە سەرچاوی کەمە خۆشببختی نییە کە تۆ شوێنی کارە سادبار ببێتە شوێنێکی مێژووی، چۆن ئێستا چەرنۆبڵ و ئەوانەی هێرۆشیمە ئەوانە کە بوون بە شوێنێکی گەشتیاری کە بۆ بە سەرچاوێکی زۆر گرنگ لە دنیای ئەو وڵاتە بۆ هاتنی گەشتیار. ئێستا ئێمە مۆنەمنتی هەڵەبجا، مۆنەمنتی ئەنفال لە چەند شەماڵ، لە گەرمیان، لە دووکان، لە سنووری هەولێر، لە دهۆک، لە هەموو ئەم شوێنانە ئەوەی یەزیدیەکان مەسەلەن وەک باسم کردم لە شوێنی لالش و ئەوانە هەر لە ڕووی ئەو کارەساتە مرۆیی کە گوندی کۆجۆ و هەموو ئەو شوێنانە لە داهاتووە بەشێکیان ئێستا هەن و بەشێکیان لە داهاتووە بن بە شوێنێکی کارە سادبار کە ئەمانە دەکرێت باخی باشی پێ بدرێ بۆی بێتە سەرچاوێکی گرنگ بۆ هاتنی گەشتیار. باشە لەناو یاساکەیە ئەم یاسانوێی کە پەرلەمانی کوردستان دەری کردووە چ ئاسانکاریەکی بۆ ئەو کەسانە کردوکەوە بەرهێنانەکەن لە بواری گەشت و گوزاریە؟ من دیارە پێشەکی پێم خۆشە سوپاسی پەرلەمانی کوردستان، سەرۆکی پەرلەمان، ئەندامانی ئازیزی پەرلەمان و لیژنەی شارەوانی و گەشت و گوزار کە ئەوان بەڕاستی زۆر بە بایەخەوە دوو مانگ سێ مانگی ڕابردووە چەند ساڵێکە ئێمە سەرقاڵی ئەو بڕگە و بابەتانەین ڕاوێژ هەیە لە بینی ئێمە وەکو لایەنی پەیوەندیدار لەگەڵ
بە ڕێزانی پەرلەمان خۆشببختانە ئەم هەفتەیە 26 مانگ ئەم پرۆژە یاسایە خراە دەنگدانەوە کە لە ڕابردووی 30 ساڵی ڕابردوودا وەکو گەشت و گوزاری یاسایەکی سربەخۆ تایبەت بەخۆی نەبووە هەرچەند لە دوو ئیدارەی ئێمە لە سلێمانی یاسای ژمارە 39مان هەبوو 39 2004 کە بە یاسای دەستگای گەشت و گوزار ناوبرا بوو کە لە دوای تێکەڵبوونی ئیدارە ئەم یاسایە هەڵوەشێنرایەوە کە بە یاسای ژمارە 12 ساڵی 2010 باسی دەستەی گەشت و گوزار کرا خۆشببختی ئەم یاسایە ئێستا بریتە لە 33 مادەی قانونی لەگەڵ هۆکاری دەرچواندنەکەی کە لە پێشەکیەکەیدا بە پێناسەیەک دەست پێ دەکا و کۆمەڵێ مادەی زۆر باشی تێدایە ئەکرێ خەڵک ئەوانەی کە پیان خۆشە لە بواری گەشت و گوزارە پرۆژە دروست بکەن بە تایبەت مادەکانی 23 24 25 ئەمانە هەمووی فەراهەمە بۆ ئەوەی کە خەڵک مستەسمر و بەریهێن و جوتیارانیش تانانەت ئەمێ باسی مادەی 23ەکەی بکەم بەڕاستی زۆر گرنگە ئەڵێ ئەو خاوەن مڵکانەی کە خاوەن مڵکی پوختن یاخود خاوەن زەوی عقدی تەسەڕفە یاخود خاوەنی ئەوەنە ڕفتاری لەسەر زەوێکە هەیە ینی عقدی تەسەڕفی ئەرزەکە ئەسڵ حکومیە هی وزارەتی زراعەیە بۆ نمونە کەس ئەگەر دەدوەنم زەوی عقدی زەراعی بەدەستەوە بێ وەکو تەسەڕف دەتوانێت لە 120 ئەو زەویە دیارە بۆ خۆی دەبێت ژینگەیەکی گەشتیاری هەبێت ناکرێ خۆ لە شوێنێکی گەشتیاری بێت یەکسەر ئەو ئەبێ مەرجەکانی بوونی بە گەشتیاری بوونی ئەو ناوچەیە هەبێت بۆ نمونە ئێستا ئێمە زۆربەی شوێنەکانمان بەڕاستی توانین بڵێن ئێستا سنوورەکانی قەرەداخ دێلێژە چەمی ڕەزان دووکان سەرگەڵ و بەرگەڵ و منتیقی قەرەسرت و دووکان و بەو دیویشا منتیقی ڕانیە قەڵاتزە گەڕێتەوە بۆ منتیقی هێرۆ بۆ سنووری پێنجوین بۆ ئەوەی گۆڵێ منتیقی توانم بڵێن پێنجوێن ئاسناوە ئەوەی کانی مانگ بۆ هەموو ناوچەکان کە ئەگەڕێتەوە بۆ منتیقی هەڵەبجە بۆ خۆتەزانی ئیتر هەورامانی سەخت و تەخت هەمووی شوێنێکی گەشتیاری گرنگە منتیقی دەربەندی خان کە ئەو ئێستا شاخی زمناکۆیە بەنداوی دەربەندی خانە منتیقی سیروانە هەموو هەدەمی کوردستانە توان بڵێن سنووری پارێزگای سلێمانی ئەو مەرج و زەمینە لەباری تێدایە کە تۆ پرۆژەی گەشتیاری دروست بکەی بۆیە مادەی 23 ئەم یاسایە کە پەسەند کرا بەڕاستی خزمەتەکە بە بواری گەشت و گوزار و مادەیەکی کەیتایە کە بۆ ئێمە وەکو موئەسسە حکومێکە ئەوەیە کە ئێمە کۆی ئەو داهاتەی کۆیەکەینەوە تا ئێستا لە سا 15 داهات دەتوانرا ئێمە بیکەین بە خزمەت گوزاری بە پرۆژەی خزمەت گوزاری بۆ شوێنە گەشتیارەکان وەکو ڕێگاوبان وەکو کارەبا یاخود وەکو دروستکردنی مێز و کورسی و تەنەکەی خۆڵ و شتی ژینگە پارێزی ئێستا بە پێی ئەم یاسایە لە 130 ئەتوانین بیکەین بە پرۆژەی گەشتیاری بەکاری بێنینەوە بۆ پەرەپێدانی ئەم سێکتەرە یاخود ئێستا بەسەرن ئەڵێ ئەو شوێنانی گوندنشتینن هەرچەند من تێبینیم لەگەڵ بەڕێزاندا کە ئەم ناکرێ ئەو پرۆژانی تەنها لە گوندنشینەکان یاخود لادێنشینەکان لە ناو شاریش پرۆژەمان هەیە کەسێ بەکرێی گرتووە بەڵام بەداخەوە ڕنگ بێ بەهۆی قەیرانی دارایی بەهۆی زەرفێکی سیاسی نائارامی ڕنگ بێ نەیتوانی بێ سوود یاخود قازانج بکە لەو پرۆژەیە لە زەرفی ئەوەی کە ئەو پارەی سەرفی کردووە ئەو پارەی بۆ نەگەڕات و بۆیە ئێستا بە پێی ئەم یاسایە دوای ئەوەی کە ئەم پێشنیارانە بەرزەکرێتەوە وەزیر بۆی هەیە کرێ لێ وەرنەگرێت تا 2 ساڵ بەڕاستی ئەمەش پاراستن و حیمایەکی باشە بۆ ئەوانەی کە کرێنشینن یا کری کاڵم کرێنشین قەزم خاوەن پرۆژەی گەشتیاری بابەتێکی تر هەیە منەمێ بە تایبەتی لە سلێمانیا پرسیاری لەسەر بکەم تۆ بە ئاماژت بۆ کرد کە ئەم یاسایە پاڵپشتێکی باشەکە بۆ وەبەرهێن بۆی کە بتوانێ وەبەرهێنانی گەشت و گوزاری بکە ئێمە شوێنێکمان هەیە ئاماژە و بە ناوشار کرد شوێنێکمان هەیە سەرچنار شوێنێکی مێژوو ینی شوێنێکی جوان وەختی خۆی خەڵکانێکی زۆر سەردانی ئەویانە کرد ئەم یاسایە چۆن پاڵپشتیەکە بۆ بوژانەوەی پرۆژەیەکی وەکو گرنگی وەکو سەرچنار مەسەلەن پرۆژێکی ترمان هەیە هەر پێشوی داغڵی بەرنامەکەشبی قسم لەگەڵا کردی لە شارباژێر کۆمەڵێک شوێنی جوانمان هەیە کە ئەکرێ شوێنی بڵێن گەشت و گوزاری بن
سەرسیرمان هەبوو وەختی خۆی چەنەها جار سەردانی ئەوێم کردووەوە پرۆژەیەکی تیا بوو بۆ ئەمانە چۆن پاڵپشتی ئەم جۆرە پرۆژانە و بژانەوەی وڵا پێم خۆش بوو پرسیاری سەرچنارت کرد دیارە بەداخەوە لە دوای ساڵی 2003 و 4 بەدوا بە تایبەت سەرچنار بە شێوازێکی تەندروست ئاوەدان نەبووە شوێنە گەشتیارەکانی زۆر بەداخەوە کامن بۆ خۆم ئێستا باسی شوێنێکەکەم بە تەرکیزی بۆی هاوڵاتیان بزانن سەیرانگای سەرچنارە کە ئێستا بەدەست کۆمپانیایکی لوبنانیەوە لە ساڵی 2006 ئەمە پێش ئەوەی باسی سەیرانگای سەرچنار بکەم ئێستا لەسەر ڕاستپاردەی کاقوبات جەنابیان کە خۆی سەرپەرشتی ئەو ئامادەکردنی ئەو دیزاین و ئەوواکە لە سەدە ڕووخاوەکە کە هەتا ئەچێتە خوارەوەی ماژدیمۆڵ 5 زۆنە 5 ناوچەیە بە سەدەکەشەوە کە دەبێت دروست بکرێتەوە جارێکی کە و بە شێوەی پۆند یاخۆت بە شێوەی زۆنەکان 5 زۆنە سەدە ڕووخاوەکەی لای سێرانگای نەورۆزە قلیاسانە پێش ماژدیمۆڵە پشتەوەی ماژدیمۆڵ ئەم بەرئۆبەر ئێستا مەکتەبێکی هەندەسی بە شێوازێکی جوان دیزاینێکی زۆر ڕێکوپێک ئامادە دەکات لە داهاتوویکی زۆر نزیکە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کە پرۆژەی زۆر گرنگ استراتیجی گرنگ کە ئەبێتە زۆنێکی گەشتیاری بە معنای گەشتیاری بەڵام تۆزێک کاتەکەی ئەوەیە ئێستا خەریکی دیزاینین ویستم باسی سەیرانگای سەرچنار بکەم کە بەداخۆ ئێمە ئێستا لەگەڵ ئەو کۆمپانیایی کە لە ساڵی 2006 کۆمپانیایکی لوبنانیە کە پرۆژەی سەیرانگای سەرچناری کۆن کە شوێنی یادەوەری ئەم شارەیە کە خەڵک هەمیشە حەزەکات سەردانی شوێنەکە بکە وێنەی لەگەڵا بگرێت سەرچاوی ئاوەکێتی دیارە ئێمە بەڕاستی لە سەرەتایی دەست بەکاربوونمانەوە هەوڵمانداوە زۆر ئەم کۆمپانیا بێنینە سەر ڕێگایك بەوەی خزمەت بەم شوێنە بکە بژانەوەی تیا دروست بکە پەرەی پێبدا بەڵام بەداخەوە پەرەی پێنەداوە ئێستا ئێمە لە دادگا لە نێوانماندا سێ داوای قانونی هەیە و ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین بە ڕێکارێکی یاسایی ئەو گرێبەستە هەڵ بۆ شتێنینەوە کە بەداخەوە کاتی خۆی گرێبەستەکە بە شێوازێک کراوە کە ئەتوانین بڵێن کەموکڕی زۆر تێدایە لە کرێکەی لە ماوەکەی چکە بۆ 30 ساڵ پێی درراوە کێشەمانە بە 30 ساڵ بەڵام نەیتوانیەوە بە هیچ شێوەیە خزمەتی پێویستی ئەو شوێنە بکە بەڵام تۆ بۆ خۆ دەزانی لایەن یاسایەکە تۆ ناتوانانی دەستی بۆ بێت چکە بە عقد پێێراوە ئەو کەسە بە عقد وەری گرتووە کری ساڵانەی بۆ دیاری کراوە مدەی 30 ساڵی بۆ دیاری کراوە لە 2006 دیارە ئێستا کە هەموو کۆدەنگین لەسەرەوەی هەوڵی وەرگرتنەوەی بدەین بە ڕێکاری یاسایی بۆی ئەو پرۆژەیە بکەوتە خزمەتەوە هەوڵ و پلانێکی باشمان هەیە بۆ شەقامی سەرچنار بۆ دوورخستنەوەی هەموو ئەو شوێنانەی کە خەڵک بێزارە یاخۆت جێگای خواستی گشتی خەڵک نییە ئێستا وا بەنیازین ڕێکی بخەینەوە دووریان بخەینەوە بۆ شوێنێک کە چەپی شار بێت یاخود شوێنێک بێ کە بەرچاو نەبێ ئەو شوێنانش دیارە شوێنی بار و ڕێستۆرانت و شوێنی سەهرە ئەوانە تۆ کە شارێکی گەشتیاری بووی ئەمەش ڕنگ بێ وەکو قانون ئەگەر ڕێکی بخەیتەوە پێویستیەکی شار بێت خەڵک حەزی لێ بچێتە لایڤ میوزیکەوە شوێنێکەوە دابنیشێت سارێک ئەمە ئەگەر بە یاساڕێکی بخەیتەوە ڕنگ بێ پێویستی شوێنی گەشتیاری و شاری گەشتیاری بێت ئێستا زۆر سەرقاڵین لەسەر ئەم بابەتەوە خودی جەنابی کاقوبات بۆ خۆی لەسەر چاودێرە لەسەر ئەوەی پەلەی لێ بکەین لەم بابەتە باش ئەوەی سەرسیریش ئێستا لەو سەرسیر هەر لێرەشەوە پێم خۆشە لە ڕۆژی 22 مانگەوە پرۆژەی سەرسیرمان بڵاو کردوتوە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ و ڕۆژنامەیەکی کە بۆ هەروە بەرهێنێک بە نیازی وەرگرتنێتی ئەتوانێت بێت سەردانی بەڕێبەراتی گشتی بەشی یاسا بکە بۆ وەرگرتنی ئەو زانیاریانە ئێمە بڵاومان کردوتەوە بەکرێدەین کە شوێنێکی دڕفێن و خۆش و ئەوەی بەڕاستی من دوا پرسیارەکەم بەس بە کورتیەکە کە علی جواب بێتەوە یاساکە دەرچووە ڕێنمایی بۆ دەرچوە ئێستای ترکە جێبەجێ بکرێت دیارە بۆ خۆ دەزانی هەر یاسایەکە دەردەچێت لە ناو یاساکەدا ئاماژە بۆ دەکا کە ڕێنمایی پێویست دەردەچێت بۆ ئاسانکردن ئاسانکاری جێبەجێکردنی ئەم یاسایە ڕێنماییش دەردەچێت لە دوای ئەوەی کە یاساکە ئیتر ئەوە پەسەند کراوە لە پەرلەمان و دەنگی لەسەر درراوە بە پێم وایە ئەکیت ڕێنمایشی پێ دەردەچێت ڕێنمایەکە بۆ ئاسانکاریکردنی جێبەجێکردنی یاساکەیە کە خۆشببختانە ئەم یاسایە
خزمەت بە بواری گەشت و گوزار بە پەرەپێدانی گەشت و گوزار دەکا و سپاسی هەموو ئەوانە دەکەین لە مامۆستایانی زانکۆ لە هەموو ئەو کادرە بەڕێزانە لە ئەندامانی پەرلەمان جەنابی وەزیر ڕاوێژکارەکان دەستەی گەشت و گوزار هەموو ئەوانەی کە ماندوو بوون کاقوبات بۆ خۆی کەسێک بووە لەوانەی کە بەڕاستی لێرە حەزەکەم دەستخۆشی لێ بکەین کە ئەویش کەسێک بووە لەگەڵمانە متابعی دەرچواندنی ئەو یاسایی کردووە. سپاس زۆر سپاس بۆ بەڕێز علی ڕەوف بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی کامڕۆ لەگەڵمان ئامادە بووی. سپاس بۆ وەڵامدانی پرسیارەکان. بەخێر بێ.